خۆشەویستان ئێستا من و مامۆستا عەزیز کە یەکێکە لە کەسەکانی ناو شاری پێنجێن قەڵای کچێ ڕوین تەوان ڕێگەیەکی زۆر با بڵین سەخت و خۆڵاییە کە تا ئێستا با بڵین حکوومەت نەیتوانیوە ئەم ڕێگەی کە قەڵای کچەیە نۆژەنی کاتەوە یا خۆزکردتاوێکی بکات. بەرحاڵ ئێمە چینەوێ لە بەردەم قەڵای کچێ ڕاوەستین و پیشانی ئێوەی بەڕێزیین لەگەڵیشە پارچە شعرێکە خەینەوە. وەکو لە پێشترا باسمان کرد لە ساڵی 1990ەکە کاتی کۆڕەوەکە کە خەڵکی شارەکانی کوردستان بەرەو پێنجۆن ئاهاتن یەکێ لەوانە هونەرمەند عوسمان چێوار بوو کە شعرێکی بۆ پێنجۆن نووسی کە چەند پۆستەرە شعرێک بوو لە یەکێک لەوانە مامۆستا کامیل ئەحمەد با بڵین وێنەی پۆستەرەکانی گرتبوو. یەکێک لە وێنەکان و پۆستەرەکان لەسەر قەڵای کچێ بوو ئەڵێت قەڵای کچێ خەمێ نەبێت کە کڵۆمێ کچی تۆ بێت کلیلەکەی تۆ نەکاو نێنی تۆ نادرچێنێت. لوتکەی بەرزی قەڵای کچێ بەردێک ئەخاتە سەرمەڵە و چینێکی تر بۆ لای خۆری ئاسمانەچێ. کانی شەوەقەتی سەرکەش بوو بەلانکە بۆ هەزاران کەل لەسەری گورگی دوو پێ و بەرازی ڕەش. جنارم ڕۆژ لە دوای ڕۆژ ڕەگی زیاتردا ئەکوتێ گەشتۆتە سەر پشتیدا ڕەش. پێرێک کە من شارستان بووم ڕووناکیم ئەدا بە دنیا و کچە شۆخێ حکومڕان. دوێنەی نزیک کە دەروازەی ڕاپەڕین بووم پەرداخێ ژەهرم پێشکەش کرد بە دوژمنە سەرسەختەکەم کە لەسەری مەجیشوان بوو. ئەمەش هەر لە شاری پێنجۆنین ئێرە شوێنی ڕاوەسانی ئەو تەنکەرە نەوتانەیە کە لە وڵاتی خۆمانەوە لە هەرێمی کوردستانەوە ئەگوێزرێتەوە بۆ وڵاتەکانی تر. با بڕین لە شۆفێری تەنکەرەکان بپرسین بزانین ئەم تەنکەرە نەوتانە بۆ چۆ. فارسی بلدی؟ فارسی بلدی. همه فارسن ترکن. آذربایجانی. ئەم تەنکەرە نەوتانە بۆ چی ئەڕۆت؟ بۆ ئێرانە ڕۆت. بۆ ئێرانە ڕۆت؟ ئەبێ بڵین کاتێک تەنکەرە نەوتەکان گوزەرەکەن و بە بەردەم شەقامەکانی پێنجۆنە ئەڕۆن بە تەنها ئەوەی کە ئەمێنێتەوە تۆز و خۆڵەکەیەتی بۆ شاری پێنجێن هیچ شتێکی تر نییە. هەر نەوتمان نییە بەڵکو شاخەکانیشمان پڕە لە بەرهەم. ئەوەی کە ئێستای بینین چەند حەفارێک و شۆفڵێکە خەریکی ئەڵکۆڵینی شاخەکەن کە بەردی مەرمەڕی تیا دەرێنن بەردی مەرمەڕی خۆمان هین شاری پێنجۆن. بەڵام ئاخۆ ئەپرسین داهاتی ئەم بەروبوومە ئەم بەردا بۆ شاری پێنجۆنە بێت ئەگەر بۆ شاری پێنجۆن بواە ئەوە خەڵکەکەی ئەم گلیانیان ناکرد. مەرزی باشماخمان هەیە ئێستا هەر ئەو خودی ئەو سایق تەنکەرانەی کە نەوتەکە ئەگوێزنەوە ئیزعاجن لە دەست ئەوەی کە ڕێگەکە ناخۆشە. یعنی ڕێگەی نەوتەکەش خۆش ڕێگەی نەوتەکەش خۆش ناکەن چونکە ئێمە ئەگەر ڕێگەی نەوتەکە خۆش بێ لە ڕێگەی چاکردنی ڕێگەی پێنجۆنەوە ئیسفاداکەین. خۆشەویستان ئەمە تابلۆی گۆڕی شاعیری گەورەی کورد قانیعی شاعیرە کە زۆربەی زۆرمان ناوەکەیمان بیستووە تۆزێک تریش بەرەو گۆڕەکەی ئەڕۆین. ئەمە چەند کەسێکی خۆبەخش ئەم تابلۆیان داناوە. تۆ بڵێ هەر کەسێکی چەند خۆبەخشی تابلۆکانیان دڕانە بێت لە وڵاتانی دنیا بۆ نمونە ئەگەر بەریتانیا بە نمونە بێنینەوە ئەگە بچیتە ماڵی ویلیام شکسپیر ئەڵێن قەڵەمەکەی ویلیام شکسپیر چۆن دایناوە هەروکو خۆی ماوەتەوە. بەڵام لێرەیە ئێمە ئاوا ڕێز لە شاعیرەکان و نووسەرەکانی خۆمان نەگرین. قانیعی شاعیر گۆڕەکەی لە یەکێ لە گوندەکانی نزیک شاری پێنجۆنە. ئەم تابلۆیە کۆمەڵێک لە خۆشەویستانی ڕێبازی قانیع وەکو ڕەمزێک دروستیان کرد کە لە سەرەتای گوندی لەنگەدێ و لادان بۆ گوندی لەنگەدێدا بنرێت وەک ئیشارەتێک کە هەم ناوی قانیعی شاعیر لەسەر بنووسرێ هەم کورتەیەک لە ژیانی بەستەنیا ناوی خۆی و دواتریش لە خوارویەوە
کورتترین دێڕە شعری کە ڕەمزی نەتەوەییە کە ئەڵێ برابن غایەتان یەک بێ برایی غایە یەک بوونە ئەوەی کۆمەک بە فکرت بێ لە هەر لابێ براتانە بەڵام بەداخەوە خەڵکانێک ئاوا تۆزێ دەستکاریان کردبوو و تابلۆکیان پێکابوو بڵێ ئەمەشکانیان نەدراوە ئەمە شکاندویانەگینا پلێتێکی قایم بوو مە بە پلێتیش دروست کراوە بەڵام شکانویانە هێنامان لێرە داماننا هەمووی سێ چوارمانیەکە بێت دامانناوە ئەبێ بڵین وەڵایی بەداخەوە بەڵێ گەشتینە گۆڕی خوالێ خۆشببوو شاعری گەوری کورد قانعی شاعیر ئەمە گۆڕەکەیەتی ئێمە زۆر جار ناوی نەوەی قانعمان بیستووە لە ڕاگەاندنەکانە یاخود لە کتێبەکانە یاخود لە پارچە شعرێکە ئەویش مەریوانی وریاقانە و مەموراقانە و یاخود بڵینەوەکانی تری ئەمە گۆڕی باپیریانە کە قانعی شاعیرە بڕی خوالێ خۆش بوو قانعی هەمیشە زیندوو کە بەردەوام وشەکانی پەیڤەکانی لەسەر زاری مناڵانی کورد ئەوترێتەوە خۆشی لە گوندی لەنگەدێ لەم گۆڕستانە نێژراوە جێدەسی قانع لە پێنجێن و ئەترافی پێنجێنە زۆر دیارە یەکێک بووە لەو پیاوە داهێنەرانەی کە لە زۆر شوێنی دەوری پێنجێن لە گوندەکانە ئاشی ئاوی ناوەتەوە شاعرە لە کردداری شاعریەکەی وەکو هۆنەرێکی کورد جگەلەوەی کە لە ڕووی ئاینیەوە مەلایەکی زۆر شارەزا لە ڕووی شێخایەتیەوە یەکێک لە بنەماڵی شێخان بەڵام لە پەنای ئەوەوە داهێنانی کردووە نانی خۆی زۆر بە مەردانە نانی کەمی دەستکەوتو زۆر بە قانعی ژیاوە و بەردەوام جێیتانەی دوژمنان داگیرکەران ئەوە بووە ئێستا ئەو دێڕە شعرەی کە لە سەر گۆڕەکەی نووسراوە ئەوە لە کاتی زیندانیکردنیان نووسیبێتی کە ئەفەرمێ ئاخرین ماڵی ژیانم کونجی بەندی خانەیە ئەم کەلەپچە مەرهەمی زامی دڵی دێوانەیە زۆر دەمێکە چاوەڕوانی زرزڕەی زنجیرەکەم سەیری ئەم زنجیرەکەن وەک پێوەری شاهانەیە تا ئەگاتە ئەوەی کە بەگوێی دوژمنانە ئەڵێ گەرچی دوژمن وە ئەزانێ من بە دیلی لاڵە بن باش بزانێ کونجی زیندانم قوتابی خانەیە ئەم پیاوە زۆر ڕۆڵی هەبووە لە هاندانی خەڵکی بە تایبەتی دەڤەری پێنجێن بۆ خوێندن و خوێندەواری و بۆ چوونە قوتابخانە ئەمە وابزانم بەردە کۆنی گۆڕەکەیە کە شعرەکانی خۆش دوای نۆژەنکردنەوە هەمان ئەو بەردەی کە پێشتر بە کێلی دانرابوو لە ناو گۆڕەکە دانراوە دوای ئەوەی ئەمانە لە چیمەندۆی تازە دروستکرانەوە بەڵام بەداخەوەکۆی کە بینیمان کە ئەو تابلووی کە هەڵیان واستی بوو کە ئاماژەیەکە بۆی کە نزیک گۆڕی خوالێ خۆش بوو خانعی شاعریت درێنرا بوو ئەبێ جارێکتر بڵین بڵێ سەد حەیف زۆر بەداخەوە ئەبێ لێرە بڵین وەزارەتی ڕۆشنبیری کە زۆر جار شعارەکانت ئەوەیە زیینکردنەوەی شاعیران و نەرمەندانی کورد یاخود ئەرشیفەکانیان ئێمە ئەرشیفی نەتەوەکەی ئێمە نییە ئێوە تابلووی کە بینیتان ئێوە بەڕەوەی حەقی ئەزانن ئایا ڕۆژە ڕۆژان سەردانی گۆڕەکەی قانعی شاعیرتان کردووە بەویا گوزەرتان کرد تابلۆکەتان نەبینی ئێوە تەنکەرە نەوتانی کە بێ ڕۆن ئەی خاوەنی ئەو نەوتانە ڕۆژە ڕۆژان سێریی تابلۆکەیان کرد خۆ بەبەردەم ئەتێپەڕن ئەوێ بڵین پرسیار ئینجا خاڵ سەری دێڕ